مانگرتنی ژینگە پارێزان و کرێکارانی شارەوانی خانەقین بەهۆی خەرجنەکردنی موچە و شایستە دارایەکانیان پیسبوونی ژینگە و کۆبوونەوەی خۆڵ و خاشاکێکی زۆری بە دوای خۆیدا هێناوە. داواکەم لە حکوومەتی هەرێمی کوردستان مستحقات موچە ئەو کارماندانە سەرفکا لەبەرەوەی منتەقەمان زبالە خواردوێتی بەڕاستی، یعنی وامانە لێ هاتووەی من چون پیکابێکم کڕی لەبەرەوە زبالە فڕە بدەم بەڕاستی تەکسیشم بۆ ناکە ئیسە خۆمان پیاتەوە پیکابەی خۆم زبالەوەم فڕادم خەڵکی وایە تێرێتی فڕەیەدا مەشاکلمان بووە ئەم شکات هاوسایەکە ئەو شکات هاوسایەکە دوای ئەو زایمە هەر ئەم دوو جادەمان سەبە ئەمەیە و ئەوەیە، یعنی ئەمەش زبالەکەش بێتەبانی یعنی خەڵکەکە چی بکە کاکە تەواو بێزار بوو لە گیان خۆی. ڕۆژانە لە خانەقین 90 تەن خۆڵ و خاشاک لە 34 گەڕێکدا کۆ دەکرێتەوە. لە ئێستاشدا بەهۆی کۆنەکردنەوە و فڕێنەدانیان سیمایەکی ناشرینی بەخشیوە بە گەڕەکەکان. ئەرێت 15 ڕۆژە ناتنە شەریکەی گەردینە ئەوانیش مەعاش نەسەندنە تقریبا سێ مانگ سێ مانگ و نیمە ئەوش خاوەن عایلن گوناحن خدا قبوونیەکەت ئاوەڵە فداواکەی من پارەگەیان مێن بیلەبان زبالە کۆمە بێ منتەقە گشتی دارزیایە دوای ئەوە دوی لە قەدردان سەگی فرە زبالە گشتی توچاننە یعنی وەضع فرەخراوە. کۆمپانیای گەردین کە گرێبەستی لەگەڵ شارەوانەکانی گەرمیان هەیە بۆ خاوێنکردنەوەی خانەقین داوای خەرجکردنی شایستە دارایەکانی دەکات و ماوەی 3 مانگیشە هیچ بڕەپارەیەکیان پێنەدراوە. ڕاستی خۆڵ و خاشاکێکی زۆر بڵاوی کردووە لە ناو شاری خانەقینە. ئێمە شوک و سەرۆکایەتی شارەوانی خانەقین لەگەڵ کۆمپانیای ناودار و لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانەکانی گەرمیان لە هەوڵداین بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە هیوادارین لە زووترین کاتە ئەم کێشەیە چارەسەر بێت و داواکارین لە خەڵکی بە شەرەفی شاری خانەقین تۆزی تەحملمان کردن هەتاکو ئەوەنەی بگەڕێنەوە بۆ خزمەتکردنیان. قەزای خانەقین خاوەنی دوو شارەوانیە، شارەوانیەک حکوومەتی عێراق بەڕێوەی دەبات و شارەوانێکی تریان حکوومەتی هەرێم و لە سەدا 90 ئەرکی پاکردنەوەی گەڕەکەکانیش بەو شارەوانێ سپێدراوە کە حکوومەتی هەرێم بەڕێوەی دەبات. شاخەوان محەممەد، کورسات نیوز، خانەقین.